پێمان خۆشە بگەڕێنەوە لای خوای گەورە چونکە رأيت الذنوب تميت القلوب وقد يورث الذل إدمانها. ئیمامی عەبدوڵای کوڕی مبارەک فەرمی ڕەحمەتی خوای لێبێ من ئەبینم گوناه و تاوان دڵی ئینسان دەمرێنێ ڕقی دەکات. ئینسان بەهۆی گوناه و تاوانەوە زەلیل دەبێت سەرشۆڕ دەبێت ڕیسوا دەبێت لای خوای گەورە. وترك الذنوب حياة القلوب وازهێنان لە گوناه و لە تاوان و تۆبەکردنی ڕاستەقینە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە دڵی ئینسان زیندوو دەکات و لە مردن ڕزگاری دەکات. وترك الذنوب حياة القلوب وخير لنفسك عصيانها. باشتر وایە بۆ نفسی خۆت بۆ دنیا و قیامەت بەرژەوەندی تۆ لەوەدایە سەرپێچی فەرمانی نفسی خۆت بکەیت ژاتی نفسی خۆت بکەیت. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دفرمی افضل الجهاد ان تجاهد نفسك وهواك في ذات الله. گەورەترین جیهاد و تێکۆشان ئەو جیهاد و تێکۆشانەیە کە ئینسان دژایەتی نفس و هەوا و ئارەزوی خۆی بکات لە پێناو خوادا. نفس و هەوا ئارەزوی خۆت بکوژە، حەزی لە خراپە و لە تاوانە مەیکە، ئەوەی خوای گەورە بۆتی حەڵال کردووە جێبەجێکە، ئەوەی حرامی کردو خۆتی لێ بدە پاش خۆتی لێ پارێزە. ئەو کاتە ئینشەڵڵا تۆ بەختەور دەبی. گەنجە خۆشەویستەکان کتابی دینی بخوێنەوە، کتابی شەرعی بخوێنەوە، واز لە فەلسەفە و ڕۆمان بهێنن. گەنجێکی زۆر بەهۆی فەلسەفە و ڕۆمانەوە پەنا بە خوای گەورە ئیمانی لاواز بوو، تووشی گوناه و تاوان بوو، تووشی سەپێچی فەرمانی خوا بوو، نوێژ ناکا ئێستا. تۆ جارە بڕۆ قورئانی پیرۆز بخوێنەوە، تەفسیرەکەی بخوێنەوە، صحیح بوخاری موسلیم بخوێنەوە، چی داوە لە ڕۆمان، چی داوە لە فەلسەفە. والله قیامەتت قەت باش ناکات.